لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ژینگە پارێزان و هەروە کۆمپانیەکانی پاکردنەوە لە نێو شاری سلێمانیدا بایکۆتی کارەکانیان ڕاگەیاند بەمەش لە ئێستا دەکاتێک بەسەر شەقامەکانی شاری سلێمانیدا دەڕۆی خۆڵ و خاشاک دەبینی کە بە ڕێژێکی بەرچاو شەقامەکانی داگیر کردووە سیمایەکی ناشرینی بە شارەکەمان بەخشیوە بە ڕۆشنبیری یاخود ئەو شارێکە پێی دەوترێت پایتەختی ڕۆشنبیری بەخشیوە. محەممەد میرانی چالاکوان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمانەوە لەگەڵمانە کاک محەممەد بەخێر بێ سپاس بۆی لەگەڵمانی. کاک محەممەد ماوەی 4 ڕۆژە ژینگە پارێزان بایکۆتیان کردووە ئەم 4 ڕۆژە چۆن پێناسەی ئەرکی ژینگە پارێزانەکە طبيعي ببروي من نقردو خموي عساي به وحكومتيش موتا نكسي روج بس هش رجالك موتبات ببروي خون بين باشا او استشوار مانگ جارك باكوانا كان بتوانا يعني بايكوتي بكن بوي تيبجين ايجر اوان نبن اركو بربرساريتي اما تشي اما كوتاك يعني لو كاتيا تيجي ك براسي اگرچی امل پایتختی روشنبیری اجینو ملتی کوربا گشتی لا کوملک رو پیوتر ملتی کی روشنبیر استيجي يعني لبرامبر هندي بربرساريتيا زور لاوازين يعني وتا بچن روجك بايكوت كردني جينجا باريزان وباكوانا كان براسي يعني خريكه برو كارساتي كي جينجي جوده هنگاونين وكل رابردوش هنگاو معنا برو كارساتنا تو بدل لم بايكوتو بدل لويكا اسو باكوانا كارنا كان سيري جينجي امولاتك او هم نخوشي بوشي هي بتايبتي شير بنجا بوشي او هم نخوشي هي يعني تيجي براسي موكو تاك او ندي ئەرچین بەسەر ژینگەوە ئەوەندە یعنی وامان نەکردووە کە ژینگە پارێز بین ئەوەندە وامان نەکردووە لانی کەم مافی ژینگە بەسەر خۆمانە جێبەجێ بکەین و بتوانین ئەوەی لەسەر شانمانە بەرامبەر ژینگە بیکەین. باشە لە ماوەکانی ڕابردوودا کاک محەممەد ئێمە پرۆگرامی تایبەتمان هەبووە بەوەی کە ئەو پاشەڕۆی دەرمانانە یاخود ئەو خۆڵ و خاشاکەی کە لە نێو شارەکاندا کۆ دەکرێتەوە لە دەوروبەری شارەکاندا فڕێدرێ بەڵام لێرەدا ئێستا پرسیارەکەوەی کە خۆڵەکان یاخود خاشاکەکان لە نێو شارەکەدا ماونەتەوە ئەمە چ جۆرە سیمایەک چ جۆرە کاریگەریەک لەسەر ناوی شارەکە لەسەر سیمای شارەکە دروستەکە لە ڕاستیە فڕێدانی خۆڵ و خاشاک لە دەرەوەی شاری گونجاونیە چ جای لە ناو شارا بێت چ جای لە شوێنێکا بێت کە ژینگی ڕاستەوخۆی تیا بێت و خەڵک تای بژی و ببێتە کارەساتێکی نەخۆشی و کۆمەڵە بابەتی تر بۆ هەر تاکێک کەواتە لە دەرەوەش گونجاونیە لە ساڵانی ڕابردوو من ئاگادارم کۆمپانیایەکی دانیمارکی هاتە کوردستان بۆ کڕینی خۆڵ و خاشاک يعني پارێکی باش بۆ حکوومەتی هەرێمە گەڕایەوە لە کاتێکا خۆڵ و خاشاکی ئەم وڵاتە کە پێ وترێن نەخۆشی وسە چووە بە قوڕگی تاک بە تاکی ئەم وڵاتەیە نە ئەمە حکوومەت لە بەرامبەر ئامینەیەکە لە بەرەوەی کە چەند کەسێک هاتنە پێشەوە داوای بەشداریکردن و شەریکایەتیانە کرد بەبێ هیچ شتێک بەبێ هیچ کاریگەریکی باشیان هەبێت لەسەر پرۆژەکە تەنهاوە وەک پارەویستنێک پارەپەرستنێک ئەیانویست بەشداری بکەن کەواتە لە ڕاستیە ئامانج هەیە لەوەی کە ژینگەی وڵات بەم شێوازی لێبێ تو سێرێکی با من هەر ناوی حکوومەت بڵم چکە حکومڕانە کاریگەری ڕاستەوخۆی هەیە من ئەگەر هەڵم با حکوومەت بێ بۆن منە بمگرێ تۆ کەسێک کە هەڵێ با حکوومەت بێ بۆن منە کاردانەوەی بەرامبەری بکە ئەگەر بەڕاستی حکوومەتێکی جددی بێ بەڵام سێرێکی لە زۆر ڕووی ترەوە حکوومەت برادر هەیە کارتێکی پزیشکیان داناوە برادری نزیکی منن تەنها ئیمزایەک ماوەبووی کارتەکە بچێتە جێبەجێکردن ئەم کارتە ئیشی چییە تەنها ئەوەیە بۆن منە پێتەڵێ فڵان دکتۆر چ تایبەتمەندیەکی هەیە چ کاریگەریەکی هەیە پێتەڵێوات لەکە کە لە کاتی خۆیان سەردانی ئەو پزیشکە بکەی نەک بڕۆی 3 ساعات و 4 ساعت چاوەڕێ بکەی هەموم کارتە لە بەرژەوەندی خەڵکە تەنها 5,000 دینارە بۆ خەڵک بەشداریکردنی بەڵام حکوومەت ڕێگە بەمە نایە تا ئێستا کەواتە حکوومەت ئامانجی نیە لەوەی بەڕاستی خزمەتی خەڵک بکە بە جۆرێکی تر بێڵێم ڕەنگە ئەوەندەی ئامانجێتی خزمەت بکە زیاتر لەوە ئامانجێتی خەڵک بچۆسێنێتەوە لە بەروی بیر و فکری بەلای کۆمەڵە شتانە ڕاچکە مرۆڤ کە پشوو بوو کە یعنی تێر بوو لە کۆمەڵە بابەت هێشتا برسی بە کۆمەڵە بابەتی تر بە دوای هەنگاوی تراگەڕێ بە دوای کۆمەڵشتی تراگەڕێ ڕەنگە حکوومەت بێ لە کۆمەڵی ڕۆ برسی مام کات تا ئەوەی تێر نەبین و بە دوای کۆمەڵشتی ترا بگەڕین لە ڕاستیا من پێم وایە ئامانجێک هەیە یا دەستێک هەیە لە پشتیەوەی کە ژینگە پارێزان بایکۆتەکەن نەک خودی خۆیان بن بەوەی کە موچەکەیان ئەبڕدرێ ڕەنگە وە دەستەکە بێ بەوەی کە هاان نادرێن بۆ کۆمەڵە بابەتی تر ڕەنگە وە دەستەکە بێ بەوەی کە من و تۆ لەسەر ئاستی تاک ئەو هۆشیاریمان پێ نادرێکە خۆمان ژینگەکەمان بپارێزین پێویست بۆ نەکە ئەگەر 4 ڕۆژ ژینگە پارێزەکان پاکەوانەکان بایکۆت بکەن ئیتر ئاوە هەڵایەکی گەورە دروست بکرێت و کە بە فعلی ئەو دۆخی هەیە شایسەی هەڵایەکی زۆر گەورەتر لەوەی کە بۆی دروست کراوە باشە کاک محەممەدیانی خەڵکی کێسا خۆڵ و خاشاک لە نێو ماڵەکانمانە کۆکەینەوە ببین بۆ کۆ ینی کاتێک لە بەردەرگای ماڵەکە دادایانی هەردیسانەوە سیمایەکی ناش لە ڕاستی هۆشیاریەمە چۆن بێ ئەرکی تاکەوەیە کۆڵان و گەڕک و ماڵەکەی خۆی باش ڕابگرێ ئەرکیوەیە کە بۆن منە جبسێکە خوات بەرگەکەی فڕنەیاتە سەرجادا شوێنی تایبەتی خۆی هەیە ئەی لە شوێنە تایبەتەکەیە چی لێ بکرێت دوای ئەوە ئەو پڕ بوو ئەوە داوەکە بینی کە زۆربەی شەقامەکان و زۆربەی حاویەکان پڕ بوون
دوای ئەوە چی لێ بکرێ لێرە وەرکی حکومت دەست پێکات ئێوەرە تۆ بۆن منە بەڕاستی حکومڕان نیت بەڕاستی بۆن منە بەرپرسیارەتی ژیانی میلەتێک لە دەستی تۆیانە ئەگەر پێت ناک ئێستا هەر بەڕاستی ینی ئێ ماڵین حکومت بە زۆر نایی حکومەتیان بە باڵایە بڕین ئەگەر نا حکومت نین تۆ حکومت بە ئیشی چێکە ڕاپەڕاندنی کاری میلەتە وانە بەڵام توی بۆن منە کارەبات یاوەتە دەست کۆمپانیای تایبەت یاوتە بە کەرتی تایبەت لەو لاوەژینگە لە کەرتی تایبەتە لەم لای چیتر لە کەرتی تایبەتە ئەی حکومت لەکوێ بوونی هەیەکەواتە بەڵام ئەرکە ڕئیسەکە چیە و ئەرکی ئێمەش چییە ئەرکی ئەمەوەیە ئەوەی لە توانامانایە بیکەین ئەوەی شتی شیا بۆ شوێنی شیاو بۆن منە ئەو جبسە بیکەرە ناو شوێنی خۆی بیکەرە ناو حاوێکە ئەرکی حکومەتە بێ حاوێکە بەتاڵ کاتەوە لە شوێنی خۆیە کاری پێ بکە بەس وەگوتم لە ڕابردووشە خەڵک هەبووە ئەو خۆڵ و خاشاکەی کڕیوە ئەو نەخۆشی لە کۆڵە میلەتە کردو حکومت ڕێگری کرد زۆر باشە جیاواز لە بەردەمی ماڵەکانی خۆمان لە کۆڵانەکانی خۆمان ینی هەندێک جار لەسەر شەقامە گشتەکانە بینی پەرداغی سەفەری فڕێدراوە دەبینی ینی کلێنس لایلۆن هەنێ شت فڕێیاوەتە سەر شەقامەکە ئەمە ینی هەر هاوڵاتیە هەر تاکە لە جامی سیارەکەەوە فڕی ئەدەیا خۆت لەوێ دانی شێشتێک ئەخواتەوە شەربەتێک ئەخواتەوە فڕێ ئەداتە سەر شەقامەکان لێرەدا کێ ڕۆڵی هەیە هۆشیاری تاک لەوەی کە ئەم هەموو ڕێژە خۆڵ و خاشاکە لەسەر شەقامەکانمان کۆنە بێتەوە تا چێنە ڕۆڵە بینێ من سەرەتاش وتم ینی ئەو جبسەی کەی خۆم ئەو خواردنەمەنەیەکی خۆم ئەو ئاوی کەی خۆم تەنها خواردنەکەی نیو فڕێم لە بەرامبەرەوەی کە مافی خواردنی و ئاوم هەیە ئەرکی شە لەسەر شانم ئەو پاکەتی کە ئەمێنێتەوە بیکە بەناو شوێنی تایبەتی خۆی کە بەداخەوەی ئەڵێم ئێستاش ینی جگە لە ئەو سیتیە تایبەتانی کە دروست کراون بەڵام لەسەر شۆسە گشتیەکان لەسەر جادە گشتیەکان جاری وایە 300 متر 400 متر بە کیلومتر ئەڕۆی سەڵێکی خۆڵ نبینی بۆن من ئەوەی بەدەستەوێتێکی ئێبڕاستی خەڵکیش بێتاقەتە بێتەوەی ئەو هەموو ڕێگایە بڕێت و بەدەستیەوە بێ ئەمە بۆی کە لە ناو شۆفێرەکە وەک پێشم وتی پێشتریشتم ئەکەوێتەوە سەراسی ڕۆشنبیری تاک وەکو خۆی تا ئەو شوێنی کە بوون منە خۆڵ و خاشاکێکەوە کاتەوەی کاتە ناو حاوێکە ئەرک و بەرپرسیارەتی تاکە لەوێ بە دواوە ئەرکی حکومەتە باواز لە حکومت بینەوە سەر تاک ئەی ئەرکی من و تۆ چییە لەسەر ژیانی خۆمان ئەوەی کە ئەی خوین ئەو ئاوی کە ئەی خۆی دوایی چی لەکەی هەلیا فڕین و ئاسایی بێ کە بەداخەوەی لەم زۆری نەمان ئێستا بەم قۆناغەیە تێپەڕین کە بەم قۆناغەیە تێپەڕین هەر خۆمان نین ئەو نەوەی لە دوای ئێمەش دروست بێ بەدڵنیاییەوە چاولێگەری زیاتری لە ئێمە هەیە زیاتر چاو لە ئێمە کات وەک لەوەی گوێمان لێ بگرێ کە ئەبینێ من خۆم فڕێەیەم بەدڵنیاییەوە بەدڵنیایە 100 جار ئەوش فڕێات باش کەواتەمە هەر بەردەوام بێت کەواتە بەرپرسیارەتی ئێمە بەرامبەر ژینگە بەسەوە نییە کە زەرمان بۆ ژینگە هەبێ زەرمان بۆ پەروەردینەوەکی دوای خۆشمانەیە کە دیسان ئەوشە بێ زەرەر لە ژینگە بات زۆر باشە لێرەدا ینی چەندین جار دەبینین ڕێکراوی ژینگە پارێزی هەیە ڕێکراوی تایبەت هەیە بە پاراستنی ژینگە بە جوان ڕاگررتنی ژینگە لێسەدا ئەم ڕێکخراوانە ڕۆڵیان چۆن دەبێت ینی کەماوەی 4 ڕۆژە باکەوانان یا خۆجینگە پارێزان بایکۆتی کارەکانیان کردووە لێرەدا ڕۆلی ڕێکخراوەکان دەبێت چۆن دیاری بکرێت و چۆن ڕنگ بدات بەخۆی گشتی ڕێکخراوەکان ئەرکیان زیاتر ئەرکی زیاتریان وشارکردنەوەی تاکە و ئاشناکردنیانە بە کۆمەڵی بابەتی ژینگی و ئاشناکردنیانە بە سروشتێکی جوان و ئاشناکردنیانە بەو ئەرکی لە سەرشانیانە بەرامبەر و سرشتە جوانە لەڕاستی ئەرکی ڕێکخراو نییە بێت ماڵ بە ماڵ بگەڕێت و خۆڵ و خاشاک کۆ کات و بیبا لە شوێنی شیاوە کە بەداخەوە لێرە شوێنی شیا بوو خۆڵ و خاشاک بوونی نییە فڕێی بات وەک وتم تا ئەو شوێنی کە ئەرکی تاکە بوون منەکردنا ناو حاویەکەیە لەو بەدواوێ بە ئەرکی حکومت ئەرکی ڕێکخراوەکانیش چییە تەنها هۆشداریکردنەوەی خەڵکە بۆی کە بوون ئەو جبسەی کە خواری فڕینەیەەوە ئەوەی کە خواری پاکەتەکەی فڕنەیە و کۆمەڵی بابەتی تریش بەڵام ڕاستی ئەم بایکۆتی پاکەوانەکان هەم هۆکارەکەی حکومەتە و هەم ئەرک و بەرپرسیارەتی خودی حکومت خۆشێتی بێ بەدەم داواکاریەکانیەوە بێت و بێت تیان بگەێنێت و پێشیان بگەێنێ بەس لە وڵاتەیە بەداخەوەیڵم بەس لە وڵاتەیە بەو چاوە سێری پاکەوانەکانەکرێ و ئەسڵ ڕەنگە بە مرۆڤی دووەم یا بە کەسایەتی دووەم سریان بکرێت حسابی ڕەنگە کەسایەتێکی یەکەمیان بۆ نەکرێت بەداخەوەیڵم بەس لە وڵاتەیە لە وڵاتانی تر ڕێزێکی زۆر گەورەتریان هەیە لە کەسێکی ئاسایش و لە بەرامبەرەوەش مافێکی زیاتریان پێدرێ چکە ئەرکێکی قورسریشیان هەیە لە ژیانە ژینگی هەر وڵاتی پیس بێ کەسایەتی ئەو وڵاتە باش نییە باشنی لە ڕووی ڕەوشتەوەوانەوە ناڵم لە ڕووی پێگەیاندنەوەڵم لە ڕووی مێشکەوەڵم لە ڕووی داهێنانەوەڵم بۆن منە سێری ژینگی وڵاتی ئێمە بکە سری ئەو داهێنانشکە کە کردومانە بەڵام سری ژینگی وڵاتێکی ئەوروپی بکە سری ئەو داهێنانشکە کە ئیکەن چکە ژینگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مێشک و بیر و فکر و داهێنانەکان هەیە
ئەرکی ڕێکخراوەکان وەکوتم زیاتر لە هۆشیارکردنەوەی خۆی بینێت باش ڕێکخراوەکان ئەتوان هۆش ینی ڕوڵ لەوەدا ببینین کە فشار بکەن بۆی پاکەوانان مافەکانیان بەدەست بهێنن ئەتوان لێرەدا هیچ ڕۆڵێکیان هەبێت لە ڕاستیە بە بڕوای من ئەتوانن و ئەشتوانن بەڵام بەچی بە پاڵپشتیکردنی بایکۆتکردنی پاکەوانەکان ئەگەر نەچەکیان پێ ئەشتوانن چەک بەکاربێن و ویستی ئەوەشیان هەیە چەک بەکاربێنن چکە لە ڕاستیە چەک دژی ژینگی ئەوان ژینگە پارێزن ئەین دووشتی جیاوازە بەڵام من کاتێ شتێک پامێک بە تۆ ئەڵێم ڕەنگە و پامە تۆ نەیزانی من بۆیە پێتی ئەڵێم بەس حکومت خۆی زۆر باشتر لە پامی ژینگە پارێزان و ژینگە دۆستان و پاکەوانان تێگا و زۆر باشتر تێگا ئەوان ئەگەر موچەیەک نەبێ پێی بژین ئەی بەچی بژین تاکە سەرچاوی دارایان ئەو موچەیەکە لەلایەن حکومەتەوە هەیە کە نەمێنێ ناچار واز لە پاکەوانێکی بێنێ و بڕوا کرێکاری بکە ڕۆژانە بۆی ژیانی خۆی پێدابینکە پاکەوانێکیش یا ڕێکخراوی ژینگە پارێزیش نایەت بێ بە پاکەوانێ بڵم لە کاکەوەرە بایکۆت بشکێنە ژینگە وڵاتەکە پیس بوو ئەبێ ڕووی دەمی هەمومان بکەینە حکومت کە حکومت لە هەمومان بەهاگاترە لەم بارودۆخەیە لە هەمومان باشتر ئەزانێ کە ئەرکی خۆیانە هاوکاری ئەو پاکەوانانە بکەن هاوکاری ئەو ژینگە پارێزانە بکەن لەبەری بەڕاستی ئەگەر پێشی بگری حکومت بەتەنها نایکات کە ژینگی ئەم میلەتە بپارێزێ ئەو هەموو ڕێکخراوە هەیە وەکو هاوکاریەک بۆ حکومت لە بەرامبەر حکومت دەبینی بێباکترە وەک چۆن ئەو هەموو خۆبەخشە هەیە لە دام و دەستگاکانی حکومەتە حکومت بێباکە لەوەی کە دامەزرانتن بکاتەوە ئێستش ئەو هەموو ڕێکخراوە ژینگە پارێزە هەیە ژینگە پارێزن حکومت دیسان بێباکە لەوەی کە موچە قوت و مافی خۆیان پێبات باشە لێکەوتەکانی کۆبوونەوەی ئەم هەموو ڕێژە لە خۆڵ و خاشە کە لە ئێستا دایانی بەسەر شەقامەکان ڕووی محەممەد ئەبینی کە چەندێ شەقامەکان سیمایان ناشرین بووە لێکەوتەکان لەسەر ژینگە خۆی چۆن دەبینێتەوە بورکان چییە؟ ئەو هەموو بابەتە زەخمی کە ڕوئات و پێوترێ بورکان و پێوترێ کارەساتی ژینگی ئەوانە چین هۆکارەکەی ئەوەیە ڕەنگە 1000 ساڵ پێش ئێمە 100 ساڵ پێش ئێمە ژینگە بەم شێوازە پیسکرابێت و گرنگیکی وای پێ نەدرابێ ڕەنگە و کاتە وای هۆشیاریی وانە بوو بێ بۆ پاکڕاگررتنی ژینگە ئێستا بێ بە بورکان ئەشێمە هۆکارێک بێ بۆ بورکانەکان ئەشێ ئەمانش کە ئێستا دروستەکرێن هۆکارێک بێ بۆ بورکانەکانی 100,000 ساڵی تر یان نەخێر ئەشێ ڕاستەوخۆ ئێستا ببێت بە هۆکارێک بۆ دروستکردنی نەخۆشی یا دروستبوونی نەخۆشی شێرپەنجە کە ئێستا بڕۆ بەداخەوەڵم سری نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی بکە بزانە چەند نەخۆشی شێرپەنجە هەیە شێرپەنجە تەنها نەخۆشیەکە ژینگە و پیسبوونی ژینگە کاریگەری لەسەر هەموو جۆرە نەخۆشیەکەیە ئێستا ببینە تاکی کورد یعنی ئەسمە تاکێک ببینی ساغ و سەلیم بێت هیچ جۆرە نەخۆشیەکی نەبێت حتا ئەگەر کاریگەری لەسەر ئەژنۆ دروست کرد بێ کاریگەری لەسەر سنگ و مێشک و دەروون و هەناس و هەموو شتێ دروست کرد بێ هیچی لەمانش کاریگەری دروست نەکرێت بە دڵنیایە و کاریگەریکی دەرونی زۆر خراپی دروست کرد لەسەر تاک بۆیە بەجددی کارەساتێکی زۆر گەورەیە مانەوەی ئەو خۆڵ و خاشاکە لەسەر شەقام بۆ ماوەی ئەو 4 ڕۆژە و دڵنیا بکە زیاتری شەخایانێگەر حکومت بە پەلە ئاوڕێ جدی لەم بارودۆخە نەهاتەوە باشە ئەگەر بێت و پاکەوانان بایکۆت بشکێنن ینی باز دەوە بێنەکەوەکو ئەرکێک ژینگە پاک دەکەنەوەکو ئینسانیەت وەکو مرۆڤایەتی بگەڕێنەوە سەر شەقامەکان و ژینگە پاک بکەنەوە ئەمە چارەسەری ئەو گرفتەی ژینگەی ئێمە دەکات چارەسەری ئەو دەکات کە لە داهاتوودا دووبارە حاڵەتی واڕوو نەداتەوە لە ڕاستە چارەسەری تەواو ناکات ڕێزی تەواو بۆ پاکەوانەکان هەیە بەڵام ئەو کاتەشی لە ئیش بوون ژینگەی وڵات هەر پاک نەبوو بۆ ڕادە بەس جیاوازێکی زۆری هەبوو لەگەڵ ئێستەیە پاکەوانەکان بە ئێستەشەوە کە ئەو کارەی ئەنجامەیەن بەڕاستی کارێکی ئینسانی ئەنجامەیەن نەکارێکە لە پێناو موچە و داهاتێکا بێت چکە ئەو موچە و داهاتی بە ئەوانە درێ بە خۆک مناڵە مەسوولێک وەری ناگرێت بە دڵنیایە مناڵە مەسوولێک ئەو موچەیە وەرناگرێت بەڵام کەواتەکە ئیکات لە پێناو ئینسانی و مرۆڤ دۆستی ئایکات و ڕەنگە چاوەڕێی پاداش لە خۆی گەورە بکەن نەک لە حکومەتی هەرێم بە موچێکی 250,000 بێ خەڵەتە من بۆ خۆم کەسی نزیک هەیە کە نزیکە لێمەوە ئەیناسم پاکەوانە کرێشیە لانیکەم 200,000 یا بکرێ ئەی بەچی ئەژی بە 100,000 ڕەنگە نتوانێت ژیانێکی ئاسایی وەکو من و تۆ بەڕێ بکات کەواتە کە ئیکات هەر بەڕاستی لە سەرەتاشەوە بە ئینسانیەت کردوێتی بەڵام ئەو بە ئینسانیەت کردووە یعنی توانای ئەوی شەرەوەنێ بەو ڕادە بیکات بەس ڕادە کافی نییە بۆ پاراستنی ژینگە بەڕاستی بێت زۆر زیاتر ڕۆڵ ببینێ و بێ لەگەڵ ئەوەش ڕێکخراوەکانی ژینگە دۆستیش ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە و نزیک لە ژینگە بتوانن ڕۆلی کارانە بێ حتا ڕێکخراوەکانی دەروی ژینگەش لە ڕووی هۆشیارکردنەوەی تاکەوە ڕێکخراوەکانی گەشەپێدان و ڕێکخراوەکانی تر بتوانن هانی خەڵک بن بۆ پاراستنی لە ڕاستیان منۆکو خۆم پێم وایە ئەگەر لە حکومەتیش بینە دەرەوە هەر تاکێک چەند ئەرکی هەیە لەسەر ژینگە ئەوەندەش بەرپرسیارەتی بنوێنێ بەرامبەر ژینگە بۆ ڕادەیە پیس نابێت زۆر باشە کاک محەممەد هەر لەسەر تەوەرەکی خۆمان پامنەرمان گۆران لوقمان لە نێوبازاری شاری سلێمانی و لەگەڵمانە با بزانین لە دوای ئەم 4 ڕۆژە سیمای نێوبازاری شارەکە چۆنە گۆران سڵاوت دەبێ ئەم کاتت باش هەم دیبەنەکانمان بۆ بگوازەرەوە هەم زانیارەکانیش
ئاوێستا بەیانیتان باش ئێرە سنتەری شاری سلێمانیە بەردە مزگەوتی گەورەی شاری سلێمانی لەبەرەوەی لێرە ڕۆژانە جموجوڵێکی زۆر کار و کەسابەتێکی زۆر هەیە بۆیە ئێرە پیسترین شوێنی سلێمانی لە ئێستادا لەبەرەوەی کە شەخەڵ و خۆڵ و خاشاکی زۆری تێدا کۆ دەبێتەوە بەڵام بۆ ڕێگری لەو خۆڵ و خاشاکە کە ئێستا کارمەندانی کۆمپانیەکان بایکۆتان کردووە شارەوانی ئۆتۆمبیلێکی نردۆتە ئێرەوە بە چەند کارمەندێکی کەمەوە سەرقاڵی کارکردن و پاکردنەوەی ناوشارە بەڵام پاکردنەوەکە ئەوە نییە کە بەتەواوەتی شەقام و ناو بازار پاکرا بێتەوە لە دیمەنەکانە دیارەکە سەرجادەکان پڕە لە پلاستیکی و شەخەڵ و پاشماوانە تەنها ئەوانە کۆ دەکرێتەوە کە لای کاسبکارەکان لای ئەو دەستگەڕانی کە لێرە کار و ئیشان کردووە ینی کە کۆبووەتەوە ئەو کۆکراویان ئەخەنە نێو ئۆتۆمبیلەکە و دەیگوازنەوە ئەگینا ئەوەی کە شار بە تەواوەتی خاوێن کرێتەوە ڕێک و پێکرێ زیێن کا حاجی باشی شار بۆ وایە كرشار بحكمتها اجا حكمت بي اما وعسكه اما راسه شيوا تو باري كومبانيا بناي باري خلق بناي باري موظف نايا باري شنايا اي تو حكمتي شي برا تو امها مداهات ونوت ودار وبدا فروش حكي جانيه خۆشیتان دەست خۆش سپاس دەکەم دەمێ ئاماژە بۆکەم لە شاری سلێمانیدا ئەو کۆمپانیانی کە کار دەکەن ئەو پارەی کە ماگانە پێویستیان پێیەتی بۆ ئەوەی کە حکوومەت هاوکاریان کاوە خۆڵ و خاشاک لە سلێمانیدا کۆکەنەوە ملیارێک و 200 ملیۆن دینارە بەڵام لەبەر ئەوەی لە پار مانگی نۆوە ئەم پاریان بۆ خەرج نەکراوە ئەمە وای کردووە کە ئەو کۆمپانیانە تووشی وەکو خۆیان دەڵێن داڕمانێکی ئابووری بوون و ناتوانن چی دیکە درێژە بە کار و ئیشەکانیان بدەن لەبەرەوەی کە کارمەندەکانیان و ئەو کەسانی کە کاران لەگەڵ دەکەن داوای موچە دەکەن گۆران ئەو ژمارەی کە ئاماژەت پێکرد پێما بێ ملیۆنێک و 200,000 دینارە دروستە؟ ملیارێک و 200 ملیۆن بۆ هەموو کۆمپانیاکان پاکردنەوە دەکەن ئەوان دەبێ ماگانە ملیارێک و 200 ملیۆن دینارە ئاوێستا زانیارەکە بۆ شەوازەیە کە دەدرێت بە کۆمپانیاکان بەڵام وەکووتم ئەمە چەند مانگەکە پێیان نەدراوە لەگەڵەوەی کە پێشان نەدراوە پێشتریش حکوومەت بەشێک لەم پارەی هەر لێ دەبڕین ئەوە نەبوو کە ماگانە ئەم پارەیان پێ بدا بۆیە ئێستا کە بایکۆت کراوە هەم سنتەری شاری سلێمانی هەم قەزا و ناحەکانی شاری سلێمانی کۆڵانەکان نێو بازاڕەکان بەم شێوازانە ڕوبەڕووی دیمەنی ناشرین و بۆنی ناخۆش بوونەتەوە کۆڵانەکانیش هەمە ئەمە حاڵانەوە بەڵکو و خراپتریش وەکووتم شارەوانی ئەم تیمەی نردۆ بۆ ئێرە بەڵام نێو کۆڵانەکان تاوەکو ئێستا پاک نەکراونەتەوە فشارێکی زۆری خۆڵ و خاشاک و شەخەڵی لەسەرا وای کردووە کە مەترسی کارەساتی تەندروستیش دروست بێت لەبەرەوەی کە ئەم پاشماوانە لێرە هەندێکیان مادەی خۆراکی تێدایەوە مادەی پلاستیکی تێدایە ترس هەیە کە بەهۆی ئەم کۆبوونەوەی خۆڵ و خاشاکەوە ینی خەڵک دووچاری نەخۆشیش بێتەوە و بارودۆخی تەندروستی هاوڵاتیانیش بەهۆی کۆنەکردنەوەی خۆڵ و خاشاکەوە ینی ڕوبەڕووی مەترسی بێتەوە دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە لە کاتێکدا کە ئەم کۆمپانیانە داوای پارەکانیان دەکەن بەڵام حکومەت لە ڕێی کۆمپانیای دیکەوە پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیان وەردەگرێەوە کۆی دەکاتەوە هەر ماڵێک هەموو مانگێک 5,000 دیناری لەلایەن حکومەتەوە لێ وەردەگیرێ بەو بیانوی یاخود بۆ هۆکاری کە شارەوانی دەڵێ یاخود حکومەت دەڵێ من کۆڵانەکان خۆڵ و خاشاکان پاک دەکەمەوە بەڵام ئەم بایکۆتە ینی لە کاتێکە کە هیچ بڕارێک نییە بۆی کە ئەم پارێژ لە هاوڵاتیان وەرنەگیرێ ینی هەم پارەکە لە هاوڵاتیان وەردەگیرێ بە ناوی پارەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و لە بەرامبەریشدا خۆڵ و خاشاکە کۆ ناکرێتەوە کە ئەمانە هەمووی هەم دیمەنی ناشرین هەم کێشەی دروست کردووە قوربان ساڵتان لێبێ لێ بەڕاستەخۆ لەگەڵتین دیمەنی ناوشاری سلێمانی وای لاتوە کاڵای بەهۆی بێمەعاشەوە کە نازیشی مووسی نەدراوەتێ و کارەمانی بە 150,000 ئیژەکە ماقولە ماگان لە کاتی خوا ماشقی پێنەدە مەجبورە ئیش نەکاو وەکو دوکاندارەکان پارەی خۆڵ خاشاکتان لەسەر هەموو ماژێک پارەی خۆڵخاکە شاخاستیمان لێستێنن ئی خۆڵانە بڵێن مانجی 7,000 لێستێنن بەس نازانی ئەچێ بۆ شو چ کۆمپانیاگەی بە بۆ خۆی ئالاگە هیچ کەنەوە یار پارەی دوکانەکان بیا بۆ ڕۆژان دایم ئەم ناوی لێ نەکەی هەموو پاکوتەمی ڕاگیرێ بەس چونکە هەمووی بۆ خوانێ خۆن کارێک کە ناسی داماویش پارەی نەدەن ماش ئیش ناکە ئیسا هاوکێشەیەکی پێچوانێ پارە لێ وەرەگرن بە ناوی خۆڵ و خاشاک خۆڵ و خاشاکەش کۆ ناکرێتەوە ناوەڵە کۆ ناکرێتەوە هەمووشی بۆ خوانێ خۆن چەند ڕۆژە ینی بەم شێوازە هەفتەیەکە بێ بۆ شێوەیە وایە تقریباً 4 ڕۆژە بێ بۆ شێوە ئاپیسیە ئەوی شارەوانی زیاتر پێیاڵەتە دوایی بۆ خۆی دێ پاشیەکاتەوە ئەنجۆکو کۆمپانیا کە ماشینە درێتە کارە پارێکی ئیشی چی بکە داما مانجی 150,000 وڵا بووە وڵاتە مانجی میلیۆنی بلێ نیەکیانە بێ بە دەبرە خزمەتی وڵاتەکەیەکەن بەس ئەوانە هەمووی داماوەنەمە خەڵکی فەقیرە پارەی پێنە مەجبورە ئیش ناکە
بارودۆخی ناو کۆڵان و گەڕەکان چۆن هەمی عینە مەسەلە ئەوی شەروە ئەوی شەر پارە وەرەگیرێ و ئێستا ئەمڕۆ دوستە ڕۆژ لە گەڕەکانی شەناتۆ وەڵا برا حکومەتی وان نایە بەس دەردی ناچاری وڵی ئەبێ لەگەڵ یا بڕێ خۆڵانەمان لێستێنن قەدعانەمان لێستێنن زەری بەئەستێنن داروبەر لێستن کارەبای دوکانە 6 بەقەدر بازار 150 وحدەی لێدەستێنێ بەس وەکو ئەوش هینەکانانێکی پێشکەشی خەڵکی سپاس ئاوێسا ئەمە زانارەکان لای من سەبارەت بە بەڵێ گۆران پیس و پۆخڵی ناوشار کە خەڵک بۆ گەشتیاری ڕوو لە سلێمانی دەکاوە دەیانێت دیمەنە جوانەکانی سلێمانی ببینن بەڵام ئێستا هەر گەشتیارێک هەر کەسێک لە پارێزگاکان و لە شوێنەکانی دیکەوە کە دێ بۆ سلێمانی لە باتی بینینی دیمەنە جوانەکان لە سلێمانیدا ئەم دیمەنانی بەرچاو دەکەوێت بەڵێ گۆران سپاس بۆ تۆ تەواوی زانارەکان و هەروە گواستنەوەی دیمەنەکانیش دەگەڕمە لای تۆ کاک محەممەد دیمەنەکانمان بینین کە نێو بازاری شاری سلێمانی چۆنە سلێمانی دەوروبەری سلێمانی ساڵانە مانگانە ڕۆژانش تەنانەت گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکا کاتێک گەشتیارەکان ئەم سیمایە دەبینن چۆن کاریگەری لەسەر ناوی شارەکە دروست دەکات ئەسڵ بە پرسیارێک وەڵام بێت و پرسیارەکەش جێبێڵین بۆ بیدەرانی بەڕێز خەڵک بچی سەردانی شاری سلێمانی ئەکات دەبری پێی وایە شارێکی زۆر جوانە پێی وایە شارێکی زۆر جیاوازترە لە شارەکانی تر و لە ڕووی ژینگەیشەوە لە چەند ساڵی ڕابردوو و پاکترین شاری عراق بووە خەڵک بوو مەبەستە سەردانی شاری سلێمانیەکە ئەوەی یەکێک لە هۆکارەکان نەک بڵام ڕاستەوە هۆکاری سەرێکی بێ بەڵام کاتی خەڵک تێگات ژینگەی شارەکەش خەریکە بۆ شێوازی لێت کەواتە کاریگەری ڕاستەخۆشی لەسەر گەشتیارە بێت پێچێ گەر بەم شێوازە بەردەوام بێ پاکەوانەکان بەردەوام بن لە بایکۆت و حکوومەتیش لە بەرامبەر خۆڵ و خاشاکە موچەکەیان بخوات وەکو چۆن موچەی زۆربەی فەرمانبەرانی تری خواردووە ئەمانیش بەردەوام بن لە بایکۆت کەواتە لە بەهاریشە کاریگەری ڕاستەخۆی لەسەر گەشتیارە بێت ئەمجارە و ڕێژە زۆرەی گەشتیار کە لە ساڵانی ڕابردوو سەردانی شاری سلێمانی کردووە ڕەنگە ئەمجارە سەردان نەکات ئەمەش کاریگەری ڕاستەخۆی ئابووری لەسەر تەواوی دوکاندار و فرۆشیار و بازرگانانی حتا شاری سلێمانی هەیە کەواتە کاریگەریەکی زۆری هەیە کاریگەریکی زۆر خراپیشی هەیە و بەدەر لەوەش کە ئەم بایکۆتە لە ڕابردووش باسمان کرد کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تاک بەتاکی ئەم شارە بەداخەوە ئەم باشە گریمان بایکۆت نەما ژینگە پارێزان یاخود پاکەوانان گەڕانەوە سەر شەقامەکان جادەکانیان پاک کردەوە سیماکەیان پاک کردەوە تۆ کەمە پێش ئێستاش وتیانی ئەوە بەس نییە بۆی ژینگەیەکی پاکمان هەبێ کەواتە چی شتێک پێویستە بۆی ژینگەی سلێمانی ژینگەی کوردستان پاک ببێتەوە تەنها سەر شەقامەکان نەبێکە دەبێکی پلاستیکی لێ نەبێ ژینگە بەگشتی ئەرکی حکومەت وەکوتم حکومڕانیە یەکێک لە پایەکانی حکومڕانیش بابەتی ژینگەیە من وتم لە ساڵانی ڕابردوو کۆمپانیای گەورەی جیهانی هەبووە هاتووە لێرە خۆڵ و خاشاکی ئەم کوردستان بەگشتی بکڕێت و بیباتە دەرەوە ئیتر بۆ خۆی چیلیەکە و پەیوەندی بەخۆیەوە هەیە تەبیعی بۆ بابەتی ڕیسایکلین و کۆمەڵێک داهێنانی تریان برد حتا ڕەنگە کارەباش وازم بەشێک بوو لەو بابەتانە ئەرکی حکومەتە ئێستا بێت دووبارە ئەوە پیشانە باتەوە بە کۆمپانیەکانی تر و من دڵنیام و یەقینم هەیە کە ڕەنگە کۆمپانیای ناوخۆیش هەبێت دیسان ئەمە بکات بەڵام بە چ مەرجەیەکا کۆمپانیا ئامادە نییە کۆمپانیایەک بێ سەرۆت و سامانەکی بکات ناو پرۆژەیەکەوە لەولاوە کەسێک قوت بێتەوە بڵێ منی شەریکم لەگەڵتە بەبێ دینارێ با بەبێەوەی هیچ کاریگەریکی هەبێ بەبێ تەنها لە پێناو پارەکەی بێ ئەمە بکە زۆر کۆمپانیا و زۆر ئیشی ترکە لە وڵاتیان ناکرێ ئەمانە هۆکارەکەیانن لە بزنسێکی بچووکەوە دەست پێ بکە تا کارێکی گەورە ئەبێ مەسئولێکت لەگەڵا بێ ئێمەش کاریگەری ئەبێتە سەرەوەی یا کاریگەری کاتە سەرەوەی کە کۆمپانیەکان نەوێرن لە هەنێ بابەت نزیک ببنەوە کەواتە ئەرکی حکومەت سەرەتا ئەوەیە کە خۆی سەرپەرشتی بابەتەکە بکات و لەگەڵ ئەوەشا ئەتوانێت لەگەڵ کۆمپانیەکانی تر هاوردە کۆمپانیەکانی بیانی بێت ئەم خۆڵ و خاشاکە بەرێتە دەرەوە یا لانی کەم لە ناو خۆیان کۆمپانیا ڕیسایکلین دروست کات کە لەسەر ئاستی تاک کۆمەڵک بابەت هەیە ڕیسایکلی نەکرێت بەڵام ئەمە دیسانەمەش بەس نیە بۆ پاراستنی ژینگە حکومەت دەتوانێت بێت ئەم خۆڵ و خاشاکە بفرۆشێتەوە بە کۆمپانیەکانی ڕیسایکلین کاتە ئەکرێتە ژێر زەوی وەکوی کە ئاوی دوکان چۆن پیسە بێت و کە چۆن کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژینگە و کاریگەری هەیە لەسەر توشبوونی نەخۆشیەکان بەگشتی و بەتایبەتی شێرپەنجە تۆ کەناڵی ناتی بە راپۆرت بکات لەسەر ئامارەکانی شێرپەنجە لە ساڵانی ڕابردوو لەم ساڵدا چەند ساڵی ڕابردووی نزیک و ڕابردووی دوور بزانە چەند کاریگەری هەبووە و بزانێ هۆکاری سەرەکیەکانی چییە ئەبینی ڕاستەوخۆ یەکەم هۆکار ناڵێم هۆکاری لە 100% بەس یەکەم هۆکاریەوە بۆ ژینگە کەواتە ژینگە زۆر مەترسیدارترە لەوەی کە هەم باسەکرێ هەم بیری لێکرێتەوە حکومەت ڕاستەوخۆ توانێت ئەو خۆڵ و خاشاک بفرۆشێ بە کۆمپانیایەکی ڕیسایکلین کە دڵنیا مەتوانی بیکات ئەگەر بیاوێت زۆر باشە کاک محەممەد میرانی چالاکوان سپاس بۆی میوانی ئێمە بووی کاک محەممەد سپاس بۆ تەواوی زانیاریەکانی خۆشەویستان و چانێک وەردەگرم و دواتر لەگەڵتان بەردەوام دەبم